حاکم سڵاوت لێبێ و سڵاوێکی گەرمیش لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 فیستیڤاڵەکە بەردەوامە. ئێستا فیلمێک نمای شەکرێ، فیلمەکە بە ناوی زەربوونی گەڵای دارگێزەکانە. گەرم و گوڕە میوان هاتوون، چەند هونەرمەندێک لەوانە بێژەنگی کامگار ژیانی ئیبراهیم خەیات کە خۆشکی منیژەکە وابزە مەزانی حاکم و چەند هونەرمەندێک کە مامپۆڵا خەڵات کران و ڕۆژانی دادێ هەر بەردەوامە فیستیڤاڵەکە و فیلمی تر نمایشەکەن. بەڵام ئێستا ئێمە زۆر بەڕێز داناکەریممان لەگەڵا دەرهێنەری فیلمی سینەمایی زیاتر گفتوگۆ ئۆکەین لەسەر فیلم و فیستیڤاڵەکە و دوایی دێمەوەلات حاکم. سەرەتا کاک دانا بە خێراتی تەندروستی جەنابەت. زۆر سپاس کاک سۆنا. بەڕاستی ئێمە فرسەتێکی زۆر خۆش و جارێکتر لەگەڵ هاوڕێیەک و هونەرمەندێکی وەکو تۆ لە ئاوات لە کوردستان 22 کۆمان کاتەوە بەڕاستی زۆر خۆشحاڵم. زۆر سپاس. ڕێزشم هەل لە لای جەنابتەوە بۆ بینەران و بۆ جەنابی حاکمیش. زۆر زۆر سپاس. کاک دانا من ئەبینم چەند فیلمێککرێ لە فیستیڤاڵەکانی دنیا بەشداری ئەکرێ، لە فیستیڤاڵی سلێمانی بەشداری پێ ئەکرێ. گەنجەکانی سلێمانی بە توانای خۆیان شتێک پارە لەم لاکۆکەنەوە شتێک پارە لەو لاکۆکەنەوە ئەتوانن فیلمێک بکەن، ئەچێتە ناو بازار و بۆکس ئۆفیس ئەفرۆشتێ و شکر سپاس بخوا پارەیەکیشان دەزەکەوی بووی بتوانن فیلمێکی تر بکەن. ئایا ئەو بربەستانەی کە دێنە بەر دەم کەسێک گەنجێک کە بیوێ بچێت بواری فیلمسازی و فیلم دروستکە، جەنابەت گەنجوین ڕۆژێ لە ڕۆژان منەوە ئەمانەت هەمووی بینیوە چۆن یعنی ئەزانم کە تۆ فیلمت کردووە چۆن بە چەند سەختیە ڕۆشتویت. ئەم بربەستانە هەرماون و چۆن گەنجەکان ئێستا بتوانن سوود لە ئەزمموی ئێوە وەرگن بۆی بتوانن ئەو بربەستانە تێپەڕێنن. سپاس بۆ جەنابەت. بێگومانەوە تەوەرێکی زۆر زۆر گرنگە. ئێمە تا لە سەرەتایە کە سینەما لێرە بە تایبەتی لە هەرێمی کوردستان مێژوویەکی زۆر زۆر تازەی نییە، بڵێن با بڵێن دروستکردنی فیلم بەڕاستی. جەناب دەزانی وەکو هەموو وڵاتانی دنیا حکوومەت دامێکی باشی کردبووە لە سەرەتا حکوومەت ئێرەم لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری دامێکی باشی فیلم سازانی کرد لە هەموو شارەکانی کوردستان، هەمووی بەرەبەرایەتی تایبەت بەخۆی هەبوو. بەڵام جەناب دەزانی لە دوای ئەو قەیران و ئەو ئەزەماتانەی کە بەسەر کوردستانە هاو ئەو داموانە هەموو بەڵێ ئێستاشی پێوە بەڵێ. بەڵام سیرەکەی جاریوا هەیە و ئەزەماتانە بە دیوێکی پۆزەتیڤ ئەکەوێتەوە، خۆی حاڵتێکی نێگەتیڤە. بەڵام سیرەکەی ئەوەی کە جەناب باسی کراوم و بربەستەی کە لە بەردەمی فیلم سازانەیە ئەمە ئەو مامۆ دەرەخا کە وەکو هەموو نەتەوەکانی تر بۆ نمونە وەکو نیوریالیزمی ئیتالی، وەکو شەپۆلی تازەی فەڕەنسی کە ئەمانە وایان کرد لە توانیان بێن بە ئیمکانێتیشکەم بە جاریواایە بە ئەکتەری ئەماتۆر نەک هەر بە ئەکتەری محتەریفیش بڵێن پرۆفشنال توانیان لە مێژووی سینەمایە فیلمی گەورە گەورە دروستکەن. ئەمەشەوە سەلمێنەیە کە هونەر لە ناو ژینگەی خۆتا هەڵقوڵێ کۆپی نەبێ ئەتوانی کاری گەورە گەورە بکەیت. نەک مەسەلەن ئێمە بەوە نمونە بمانەوە کۆپی کارگەیشی گەورەی وەکو هۆلیت بکەینەوە یا کارگەیشی بۆلیت بکەینەوە. بۆیە ئێمە لە ناو ژینگەی خۆمانە ئەوەنە چیرۆکمان هەیە ئەتوانین چیرۆکانمان ئەوەنە کاریگەر بێ بە ڕاستە تەکنیک زۆر زۆر گرنگی هەیە. جەناب دەزانی بۆ شاشەی بۆ سکرینی سینەما بۆ پەردەی سینەما زۆر زۆر گرنگە. بەڵام ئێستا ئەجیزەی زۆر زۆریش هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ سینەماکاران و بۆ ئەوەی کە بتوان لە فیستیڤاڵەکانی هیچ نەبێت لە فیستیڤاڵەکانی خۆمان بۆ نمونە لە سلێمانی لە دوهۆک ئەتوانن لەسەر ژینگەی ئێرە و چیرۆکانەمان بۆ بژێرنەوە کە هەم بۆ ئێمەی کورد کە تازە بێ و کەشفێکی تازە بێ هەم بۆ دەرەوە کەشفێکی تازە بێ بەڵێ ئەکرێت. هەندێک فیلم دەبینم بە مۆبایل کراوە، یعنی دەچێتە فیستیڤاڵەکانی دنیا و خەڵاتی ژۆرەگرێت. یعنی بنەزانم ئەگەر بمانەوێ وەکو جەنابەت وتت بۆلیودێک یا هۆلیودێک بتوانین ئێمە خەوێ بێت تەڵان خەونێکە و بۆنا بۆ کوردیش. بەڵام ئەگەر بتوانین شتێک ئەگەر ئەمە سەرەتاکەشی بێ کە ئەی بینیت بتوانین شتێکی ئاوا دروستکەین بۆ کورد، یعنی بۆ هەرێمی کوردستان کە ئەمە وەکو گەلانی دراوسێمان هیچ دەبێت بتوانین پەرە بە فیلم سازی بین. بەڵێ جەناب دەزانی
وێنە لە مێژووی کووردا توانیوێتی کاریگەری زۆر زۆر گەورە دروستکە هەر لە شۆڕشەکانی کە لە کوردستان کراوە ئەو کاتێککە بە کامێرەی 16 ملیم بەوە شۆڕش و خەباتی کوردایەتی گوازراوەتەوە وێنە بۆ توانیوێتی هەم جارێکتر ئاوارە بوونەکە کە ئێمە توانیمان ئەو هێڵە پارێزراوی کە بۆ هەرێمی کوردستان کرا هەم ئیلیان ئالان کوردی و مناڵەکەی کە لەسەر بەداخەوە لەسەر بەحر هەموو ئەم وێنانە ئێمە بۆ ئێمەی کورد بەڕاستی توانیمانە سەدان و هەزاران کاریگەرمانەیە هەڵەبجە بە هەمان شێوە ینی ئەمە بێژگە لە کارەساتەکان ئێستا بە بڕای منە بێ گەنجەکانمان بیر لەوە بکەنەوە ئێمە لەم مەرحەلەی لە قۆناغیەوەی کە ئینسانی کورد قوربانیە ئەبێ لەو مەرحەلەیە بچینە دەرەوە بێ و چیرۆکانە بجێڕینەوە کە ئێستا هەیە و چیرۆکانە بجێڕینەوە کە هاوبەشیەک دروستکەین لەگە گەلانی ترا نەک بە چایەکەوە سێرمانکەنەوە کە ئێمە هەموو کات قوربانی بۆ مانایی کە لە ناو هەرێمی کوردستانی شای ینی هەردەم لە ناو کووردا گەلانی تر ژیاون فرەنەتەوەی فری ئاینی هەیە بۆ ئەوانە هەمویان چیرۆ بە کورتی لە بەروکە کاتمان کەمە بێژگە لەم چیرۆکانەی کە کولتوری کوردی پڕن لی فیلمێکی سەرکەوتوو پێویستی بە چیترە جەناب دەزانی هەن خۆ هونەرمەندی خۆ جەنابێ مەسلەی دروستکردن پرۆدەکشن بەرهەمهێنان بە سێ قۆناغاک ئەڕوا قۆناغێکیان پری پرۆدەکشنە کە ئامادەکاری بۆ کرێت دوایەتە سەر قۆناغی پرۆدەکشن کە فیلمەکە دروستەکرێ پاشان پۆست پرۆدەکشن و پاشان بڵاوکردنەوە کە ئەمە هەمووی یەکانگیرن بەیەکەوە ئێستا ئێمە پێویستمان بەوەیە هەم کەرتی تایبەت کە پێویستە بێتە ناوە هەم حکوومەتیش ئێستا کاتی خۆی حکوومەت بەتەنها ئەرکی فاینانسەکەی با بڵێن دارایەکەی لەسەر بوو کە ئەمە ناکرێت و جاری واشە جەناب دەزانی حکوومەت کە دامەکە چاوەڕێی قازانج ناکە بەڵام کە لە کاتێکە کەرتی تایبەت بێتە ناو ئەبێ بیرلەوە بکرێتەوە کەرتی تایبەتش بۆی بەردەوامی هەبێ قازانج بەزنس و بازرگانی بەڵێ ئەمە بێژگە لەوەشی کە ئەتوانێت فیسیڤالەکان بگەڕێ و ئەتوانێت خەڵات بەرێ و جاری واشە خەڵات بێژگە لە ترۆفۆکەش خەڵاتی مادیە و هەم دام بە پرۆدەکشنەکان بە هونەرمەندەکە کاکەداناجان زۆر سپاس و هیوادارین فیلمی جوانت ببینین زۆر سپاس زۆر خۆشحاڵ